لە تۆری دومی بیانی باش کوردستانەوە لەگەڵتان بەردەوامین لە تۆری دووەمدا باسەوە دەکەین لە نێوان 8,000 خوێندکار لە سەرتاسەری جیهانەوە کە بڕکەی وەرگرتنی 15 کورسیان کردووە لە وڵاتی چین. هەڵبەتە ئەمە زەمالەی خوێندن بووە، تیایدا کوردێک توانیوێتی بێتە خاوەنی کورسیەک لە نێوان ئەو 8,000 خوێندکارەدا کە تاکە هاوڵاتی عێراقیە لەوێ و نێو ئەو 15 کەسەدا توانیوێتی یەک کورسی ماستەر لە بواری فیزیادا بەدەست بێنێ. خۆشبەختانە ئێمە ئەمڕۆ میوانی ئێمە دەبێت باز لە وەرگرتن دەکەین شێوازی تاقیکردنەوە چۆن بووە ئەو ئاڵۆزیانی کە هاتوونەتە بەردەمی خوێندن بە شێوازی چینی چاسەنگێکی بۆ ئەو دروست کردووە بە هەمان شێوە هەتاوەکو فێر بۆ ڕاتن لەو کولتورە لە نێوان کوردستان و چیندا چەند جیاوازی هەبووە. گفتوگوی زیاتر ئێمە دەکەین لەگەڵ میوانەکەمان کە کاکڕەبین عەبدولخالد میرزایە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەمڕۆ لە وڵاتی چینەوە میوانی ئێمە دەبێت. کاک خالد سڵاو لێبێ، سوپاس کە میوانی بەیانی باش کوردستانی بۆ ئەمڕۆ. ئاشتی پەروەردگار لە ئێوە بینەرە بەڕێزەکانتان، هیوان باشیتانە. سڵاو لێبێ کاکڕێبین، من هەر نیهاوە زانم بە زمانی چینی و کۆری، با پێوە بڵێم نیهاو. نیهاوما. زۆر سپاس، خۆشحاڵم کە لەگەڵ ئێمەدا ئامادەیت. سپاس بۆ تۆ کاک. زیاتر سپاس بۆم دەرفەتە. با سەرەتا باز لەوە بکەین لە نێوان ئەو 8,000 خوێندکارەدا کە کێبڕکەی وەرگرتنی ئەو کورسیان نەکرا کە پێما بێ تەنها 15 کورسی بۆ خوێندکاران بۆ تاکە کورسیەکە بوو بۆ خوێندنی ماستەر لە بواری فیزیادا تۆ بەدەستێدا باسی و سەرکەوتنەمان بۆ بکات چۆن بوو توانی چۆن بەشداریت کرد سەرەتای بەشداریکردن بۆ کەی گەڕایەوە. ڕاستیەکەی سپاس بۆ وشە جوانەکان، ڕاستیەکەی عادەتی ماستەر و دکتۆرە وایە بە پێی وڵاتەکان ئەگۆڕێت، بەڵام ئەبێت ئامادەکاری بکەیت بۆ منە ئیمساڵ ئامادەکاری بکەیت بۆ ساڵی ئایندە. یعنی کاتێک کە من وەرگیرام پێشتر 6 مانگ پێش ئەوە یان 9 مانگ پێش ئەوە من ئامادەکاریم بۆ کردبوو و کۆمەڵە تێستی باشمان کردبوو و یعنی بە شێوازێکی سەرەکی تاقیکردنەوەی لە خۆگرت بە زارەکی و بە سەر وەرەقەیش لەسەر وەرەقە بڵێن ئیمتیحانەکان سەعات و نیو ئیمتیحانی فیزیا بوو، 30 پرسیار بوو، پاشان دەقەیەک قورسەمان هەبوو، ڕستمان هەبوو، دەستمان کرد بە سەعات و نیوەیەکی تری بیرکاری. شێوازی تاقیکردنەوەکە لە هەردوو بارەکەدا لە ژێر پرۆتۆکۆلێکی قورسدا بوو لەبەرەوەی هیچ غەشێکی تێدا نەکرێت. پاشان ڕۆژێکی تر ئیمێڵمان بۆ گەڕایەوە کەوا ئەبێ ئامادە بین بۆەوەی لەگەڵ لیژنەی سەرپەرشتیاری ئەم سکۆڵەرشیپەکە و هەم زانکۆکە مناقەشە و گفتوگۆ بکرێت دەربارەی ئەو پرسیارانەی فیزیا بەگشتی و دەربارەی بواری فیزیایی ئۆپتیک بۆ نمونە بە شەکەی خۆم بە تایبەتی وە لە پاشاندا ئیمێڵی پیرۆزبایی گەڕاوە دوای بڕێنەوە قۆناغانە وەکو ئاماژەتان پێکرد لە عێراق و کۆمەڵێک تەلەبەوەنەی ئاگادار بن پاشان بەشداریان کرد، بەڵام الحەمدولێللا لەبەرەوەی من ئەم خاڵەکان و دەرەجی باشم هێنا و مەرحەلەکانم بە سەرکەوتووی بڕی ئیمێڵی پیرۆزبایی گەڕایەوە کە پاشان ئیمێڵی پیرۆزبایی گەڕایەوە پرۆفیسۆرێک ینی کە پەیوەندیمان هەبوو پێشتر من ئیمێڵم بۆ کردبوو ڕاستەوخۆ لەبەرەوەی قۆناغەکە سەخت بوو پاشان کە بڕیمان ئیمێڵێکی بۆ ناردم کە ئەتوانم بەڵام ئیمێڵەکە لە لای خۆما وەکو یادگارێکی جوان کە ئەتوانم بەبێ ماستەر بەبێ هەبوونی ماستەر دکتۆرا بخوێنم کە مۆفەرە زۆر ئۆفەرێکی باش بوو، بەڵام بەداخەوە من ئەوم بۆ پرۆفیسۆرەکە باس کرد کەوا لە وڵاتی ئێمە بەپێی قانون ناتوانم دکتۆرا بخوێنم هەتا ماستەرم نەبێ. پاشان وەڵامی یامەوە کەوا بە یەک مەرج ئەتوانێ ماستەرەکەم باتێ ئەویشە بە دکتۆراکەش لە ژێردەستی خۆیان بخوێنم. بۆیە ئەو 15 کورسیە هەمووی 15 کورسی دکتۆرا بوو، من تاکە ماستەر بووم کە ینی وەرگیرم بەو شەرتە ینی بەو مەرجەی کەوا دکتۆراش هەر لە ژێردەستی خۆیان بخوێنم. بەڵێ کاکڕێبین باشە چەند جۆر دەرفەتی خوێندن هەیە بۆ ئەو کەسانی کە چینی نین؟ ڕاستە فەرمووی ئەم سکۆڵەرشیپە ناوی CSE سکۆڵەرشیپەوە حکوومەتی سینی ئامانجی لێوەیە تەلەبەی ئینتەرناشناڵی نێودەوڵەتی کە خۆیان واڵێن ئاستبەرس ڕاکێشێتە بێنێ بە ئینڤایتیان کا بۆ وڵاتەکەیان بە شێوازێکی گشتی هەر زانکۆیەک و سکۆڵەرشیپی تایبەتی خۆی هەیە، بەڵام ئەم سکۆڵەرشیپیان سکۆڵەرشیپی حکوومەتی پێڵێن سێ جۆرە تایپی A و B و C هەیە. تایپی A ئەوەیە تۆ معاملە لەگەڵ سەفارەتەکان هاتووە لەگەڵ ئەمبەسەدانی سین هاتوو، بەڵام تایپی B ئەوەیە ڕاستەوخۆ معاملە لەگەڵ زانکۆکان هاتوو.
زانکۆ سینیەکان لە ڕێگەی نردنی ئیمێڵەوە لە ڕێگەی ئەوەی کە ئایا ماستەرتان هەیە بە زمانی ئینگلیزی چونکە زمانی چینی خۆتزانی تۆزە کە کورسە و توش ماستەرەکان عادەتەن 2 ساڵ و نیو 3 ساڵی پێچێ بۆیە ناتوانێت پێی زمانەکە ببی بە باشی لەبەرەوە بێ تەلەبە بگەڕێت زمانی ئینگلیزی وەربگرێت زمانی ئینگلیزی ئەو زانکۆانی کە بە زمانی ئینگلیزی ئەخوێنێت بەڵێ کەواتە ئێستا ئێوە لەوەی خوێندنی زانکۆکەتان بە چ زمانێکە بە زمانی چینی یاخود ئینگلیزیە؟ زمانی ئینگلیزیە بەڵێ کەواتە زۆر کورسایی لەسەر ئێوە دروست نەکردووە بۆ کە ناچارتان کە لە سەرەتادا فێری زمانی چینی بن و دواتر بەردەوام من لە پرۆسەی خوێندن بێگومان نەفێریش ناچار نەکراوین بەڵام ئێمە کورسی زمانمان هەیە عادەتەن لەبەرەوەی فێری ڕۆژانە شتێک بکڕی لەو جۆرە گینا خوێندنی سەرەکیمان بە زمانی ئینگلیزیە و زمانی چینیمان بە زمانی چینی ناخوێنین ئللا هەندێک کۆرسمان هەیە زمانی چینی تێکەوێ ئەویش هەوڵمان لەگەڵا ینی هەوڵی لەگەڵا دین لە پاش دەرزەکە لەگەڵ پرۆفیسۆرەکانە قسەی لەسەر بکەین بە ئینگلیزی بەڵێ باشە کاگرێبین سەرەتای خوێندنت کاتێکە چووی بۆ چین ئایا هیچ ئاستەنگێک هاتە بەردەمت و تا چەندێک حەزت لە زمانی چینیە و بە باشی فێربووی لە ئێستادا یاخود ئێشتا ماوەتە فێر بیت ڕاستێکی هەموو کارێک کورسایی خۆی تایە بەڵام کەکەوێتە سەر حەزی کەسەکە بۆ ئەوەی کە ئاستەنگەکان ببڕێت و ئەو ئاستەنگانم بڕیوە بۆیە ئەوەی بەڕێز منتان بانگێشت کردووە بە خۆشحاڵیوە سەرکەوتوو بن لە بڕێنی ئەو ئاستەنگانە دەربارەی زمانی ئینگلیزیەکە زمانی چینی ببوورە زمانی چینی پێویستی بە کاتە منیش ئیمساڵ ینی هاتوومەتە سین بۆیە پێویستم بە کاتێکە تاوەکو فێری بم وە لەو زمانی خۆیان عادەتەن قورسە حتا بۆ خۆیشیان لەبەرەوەی گرە و شتی زۆرە ناتوانانی سەرەتا بە 6 مانگ بە ساڵێکیش بە تەواوەتی فێربی بۆیە زمانێکی قورسە ئەگەر ئیشەڵا خۆت هەوڵت لەگەڵا دا و کاتە بۆ دەرەکەوێت کە من ڕاستم وتووە بە شێوازێک کە قورسە زمانی سینی بەڵام هەوڵی لەگەڵا دەین ئیشاڵا بە پیتوانە ڕاستە کاتە تۆ ئێستا زۆر شارەزای زمانەکەی وێژنیت و بەڵام فیزیا لە نێو خوێندکارانی ئێمەدا کە ڕەنگە بە زمانە کوردیەکەش تا ڕادەیەک ینی لێ بترسن و بڵێن قورسایی خۆی هەیە ئەو زمانە چینیە و بە هەمان شێوە زمانی ئینگلیزی و خوێندنی فیزیا هیچ قورسایەکی بۆ ژیانی خوێندنی تۆ دروست نەکردووە؟ لە ڕاستیدا من با پرسیارەکە دووار جواب دەمەوە من چێژی لێ بینم بۆیە ئەو وڵاتە یعنی لە کوردستانەوە بۆ سین سەفەرم کردووە یا حەزەکەم وڵاتی تر ببینم بۆ زانست بۆ فێربوونی زانست هەدەفی من زانستە بۆ فێربوونی زانستە بۆیە بۆ من چێژی لێ بینم چۆن هەر کەسێکی تر چێژ لەو کارە بینە کە ئیکا بە حەز و خولیا و ینی خۆ دۆزینەوە تێدا بۆیە من ڕاستە قورسە هەموو ئیستانبولم بە کالۆرسم هەبووە دوایە کاتوم ماستەر بخوێنم هەموو شتێک نازانم و هەموو شتێک ینی شتی تازی تایە بۆ من پێوترێ شادەیەکی تازە و ئەدڤان ینی سەرکێشیەکی تازە بۆ من هەوڵە دەم لەگەڵ یا فێر ببم چێژی لێ ببینم لە ڕاستیدا بەڵێ کاگرێبین ئێمە خۆشحاڵ دەبین گەر باسێکی جیاوازی خوێندنمان بۆ بکەین ئایا تۆ لەوێ خوێندنەکەن چۆن بەسەر دەبێت و ئەگەر لە هەرێمی کوردستان بۆە چۆن دەبوو ئایا گۆڕانکاریەکان زۆرن؟ لە ڕاستیدا سیستەمی چین بۆ تەلەبەکانی خۆی زۆر قورسە لە های سکۆڵ بڵێن لە تا پۆلی 12 خۆمان کە ئەگەر نەزانکۆ اینجا ئیسراحەتەکەن بۆیە سیستەمی چینی زۆر قورسە لە بەرەوەی تۆ ئەبێت دائیمە خەریکی خوێندنەوە بی هەر قسەیەک لەگەڵ پرۆفیسۆری سەرپەرشتیار تاکەی ئەڵێ بڕۆ بخوێنە هەموو پێنجشەمانێک ئێمە زوم میتینگمان هەیە بچی بە ئۆفلاین بچی بە ئۆنلاین بێ ئەو هەفتە هەرچیمان خوێندە بێتەوە هەر کتێبێک هەر ئارتیکڵێک هەر بەشداری هەر کۆرسێکمان کردی بێ هەر سیمینارێکمان کردی بێ ئەبێ بە سوپەرڤایزەرەکەی خۆمان بڵین هەنی وازت لێ نایەنێ ئیلا ئەبێ بخوێنی تۆ بەردەوام بی ئەتر بە پێی زانکۆش کەوتووە هەندێک زانکۆکان زەخت دروستەکەن لەبەرەوەی چونکە ئاستیان زۆر بەرزە ڕانکیان زۆر بەرزە واکەن بە تەلەبەکان ئاستیان زیاتر بەرز بێتەوە زانکۆکەی منیش لەبەرەوەی ڕانکی بەرزە زەخت تەلەبە ئەکا بەو شێوازی زانستێکی باش و بەسوود پەیدا بکە و کاتەکەی بە فێڕۆ نەدا زۆر باشە ماوەی ساڵانێکە لە هەرێمی کوردستانیش لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر خوێندنی بۆ زمانی چینی کراوەتەوە بە ئەمانشی خوێندکاران دەتوانن لەوێ
درێژە بە خوێندنی زمانی چینی بدەن لە نێو زانکۆی سەلاحەدیندا. ئەمە تا چەند ئاسانکاری کردووە بۆ نمونە خوێندنی چینی لە نێو خوێندکاراندا بڵاو پێ بکرێت تا ڕادێکیش خوێندکارانی کورد لە ڕێگەیەمەوە بتوانن سەردانی وڵاتی چین بکەن تاوەکو درێژە بە خوێندن بدەن. پرسیارەکە زۆر جوانە. ڕاستەکەی منەمەوێ ئەو فێرخوازە بە ڕێزانەی زانکۆی سەلاحەدین بێ هەر زانکۆیەکی تر بێ ئاگادار بن لەوەی کە ئەم سکۆلەرشیپە دەتوانێت 6 مانگ تا ساڵێکی فەندیان بکات ئەگەر تەقدیمی بکەن. ئەتوانن بێن لە سین لە زانکۆکانی سین بخوێنن. ئەوەی من زانیاریم هەیە بە هیوام سوود لەو دەرفەتە وەربگرن چونکە لەیرە تەلەبەی کوردمان زۆر کەمە. بە هیوان لە داهاتوودا وا بکەین ئاسانکاری بکەین بۆ فێرخوازە کوردەکان کە ڕووبکەنە سین چونکە لە ڕووی زانستەوە زۆر باشن. ینی ئەم ڕۆژانە خاستەن لە ڕووی زانستیەوە سین پارێکی زۆر باش سەرفەکە، ینی فەندی تەندروستیت ینی زمانی تەندروستیتەکە زمانی خوێندنی داخلی و زانکۆ دەکا بە هیوام فێرخوازە کوردەکانمان سوود لەو دەرفەتە وەربگرن. و من وەکو خۆشم ئامادەم هەر کەسێک هەر فێرخوازێک هەر زانکۆیەک سیمیناری بوێت دەربارەی ئەو ڕێگا کە من خۆم بە 6 مانگ تقریبان پێ تێپەڕێوم بە مەرحەلە کورسەکان، بەڵام کە هاتوومەتە ئێرە و پرسیارم کردووە بە مەرحەلەکان زۆر ئاسانتر بوون ئەگەر بزانیان ڕێگەکە بە هیوان بتوانم خۆم و مەرحەلە قورسم بڕیوە سوپاس بخوا بتوانم ئاسانی کەم بۆ فێرخوازە کوردەکان تا تەقدیمی کەم بە شێوازێکی ئاسانتر. باڵە باشە کاگرێبن کاتێکە خوێندکارێکی کورد بڕیار دەدات کە بچێتە وڵاتێکی دیکە بۆ خوێندن بە تایبەتی لای تۆ لە چین، ئایا حکوومەت بێ بەرامبەر دەتوانێت دەرفەت با بۆ خوێندکار و بخوێنێت یاخود ئەرکەکەی لەسەر خۆی دەبێت؟ لە ڕاستیدا هەموو سکۆلەرشیپێک کۆمەڵی پێداویستی هەیە، دەبێت بە ڕێزان هەوڵ بدەن بۆ نمونە لە ڕووی زمانەوە بێ، لە ڕووی دەرەجەوە بێ، لە ڕووی ئاستی زانستیەوە بێ. ئەو داواکاریانەت دابین کرد بۆ سکۆلەرشیپەکەەوە تێپەڕی لە تێستەکان ئەو کاتە پێوترێ سکۆلەرشیپی فول فەند. بەڵێ سکۆلەرشیپی فول فەندە و حکوومەت هەموو شتێکت بۆ دەکا بە خۆڕایی ئەسڵەن مانگانە و چێشت پێدەدا لەبەرەوەی تۆ زەختی مادیت لەسەر نەبێ، کێشەی مادیت نەبێ و بەس خەریکی خوێندن بیت. چەند بەش لەوێدا هەیە تاوەکو خوێندکاران بتوانن تایدا بەشداری بکەن بۆ وەرگرتنی زەمالەی خوێندن؟ لە ڕاستیدا زەمالەی ئەم سکۆلەرشیپە تقریباً 275 زانکۆ تەلەبە بۆی هەیە بڕالی بخوێنێ و تایتڵی ئەم سکۆلەرشیپە بەس بۆ تەلەبەی نێودەوڵەتیە تا تەلەبە چینەکان ناتوان پڕی بکەنەوە. ینی هەموو بەشەکان ئەتوانن لەوێ بڕۆن بخوێن، هەر لە بەشە طبیەکان هەر لە بەشە زانستیەکان بۆ نمونە فیزیک، کیمیا، بایۆلۆجی، زانستی کۆمپیوتەر، هەر بەشێک ینی ئەڵ دیپارتمنت هەموو دیپارتمنتەکان ئەتوانن سوود لەم فەندە وەربگرن و سوود لەم سکۆلەرشیپە وەربگرن لە دوای بەڕێوەی قۆناغەکان و بەدەستهێنانی ئیمێڵی پیرۆزبایی. باڵە باشە بابەستێک لە کولتوری جیاواز بکەین لەگەڵ کورتولی کورد و وڵاتانی دیکە. ئەگەر گەنجێکی کورد حەز بکات کە بچێتە وڵاتێکی دیکە بخوێنێت کاگرەبین، تۆ تا چەندێک پێشنیاری ئەوی بۆ دەکەی کە سەردانی وڵاتانی دیکە بکات لەوێ خوێندنەکەی تەواو بکات و بە تایبەتی تا چەندێک پاڵپشتی دەبێت و هانی ئەدەی بۆی کە سەردانی وڵاتی چین بکات و لەوێ درێژە بە خوێندنەکەی بدات؟ لە ڕاستیدا من ڕۆژانە بەلای کەمەوە هیچ جواب نەدەمەوە 15 نامەی 15 فێرخوازی کورد جواب بدەمەوە زیاتر بگرە زیاتر، ینی ڕێنماییانەکەم حەزەکەن ینی سەفەر بکەن بخوێنن. لە ڕاستیدا گەڕان لە هەر وڵاتێک بێ، چ لە ئەوروپا چ لە سین بێ چ لە هەر وڵاتێکی تر بێ بۆ خوێندن، واتە تۆ زانینی کولتور تێکەڵاوی کولتور ڕووەدا کۆمەڵی پرۆفیسۆر ئەناسیت کە باگراوەندی زانیاریان جیاوازە تۆ دەتوانانی سوودی لێ وەربگریت. بۆیە بە گشتی من هانیانەدەم لە دەرەوە بخوێنن، خاصەتەن بەشە زانستیەکان لەبەرەوەی ببورن. ئەموشەڵەم لە کوردستان تاقیگی زانستیمان زۆر نییە، تاقیگی زانستی زۆر پێشکەوتومان نییە، هەر ڕێگا کۆنەکان بەکارهێنن، بەڵام لە دەرەوە وانە لە وڵاتانی پێشکەوتو بۆ نمونە تاقیگی من لێ خوێنم 2 بلیۆن دۆلاری بۆ سەرف کراوە. یعنی بەبیرمە یەکەم وەکو تەلەبەی بەکالێرێس
لە زانکۆکە یەکەم محازەرە لە تاقیگا لە کوردستان پێم وترا لە زانکۆیەکی نێودەوڵەتی بوو وتیان لە خۆتانە دەستکاری ئامێرەکان نەکەن چونکە ئامێرەکان بە زەحمەت هاتووەتە ئێرە بەڵام ئەگەر بەراوردێکی بۆ بکەم لەگەڵ سینا من سوپەرڤایزەرەکەم سەرپەرشتیار پرۆفیسۆری سەرپەرشتیارم پێم هەڵێتە ڕێبین بۆ هەر تاقیکردنەوەیەک هەر ئامێرێکت پێویست بوو وەلەو بە ئێمە تاقیگەی زۆر گەورە و زەخمی تایە و ئامێری زۆری تایە ئەڵێت ئەگەر ئامێرێکمان نەبوو بەس پارەکە بۆ من بنووسە لەسەر وەرەقی و ئیمزای بکە من ئەڕۆم ئامێرەکەت بۆ کڕم گرنگەوەی بەحسەکەی تۆ بەرەو پێش بچێت جا جیاوازی زۆرە بەداخەوە یعنی من حەزەکەم ڕۆژە کوردستانی ئینشاڵڵا بگات ئێستا بەڵام ئەو ڕاستیە کە لە دەرەوە پارە حکومەتەکان پارە بۆ زانست سەرف بکەن و ئێمە دەتوانین سوودی زیاتر و زانیاری زیاتر بەدەست بێنین. ڕاستە کاک ڕێبین بگومان باس لەوە کرد کە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و وڵاتی چیندا هەڵبەتەوە ڕاستێکی تاڵە کە زانکۆکانی هەرێمی کوردستان کەم و کورتیان لە ڕووی هەبوونی بینە و بامان شەوە هەبوونی زانستەوە تێدایە با باسێک لە نێوان ئەم جیاوازیە بکەین چ جیاوازیەک هەیە کە لە نێوان ئەو خوێندەی کە لێرەدا هەیە و ئەو خوێندەی کە لێدا هەڵبەتە جیاوازەکەش زۆر زۆر گەورەیە بەڵام ئەمەوێ لە زاری تۆ کە ئەزمموی ئەم دوو وڵاتەوە کردووە جیاوازەکەمان پێ بڵێ. جیاوازەکەوەیە کاتێک کە فێرخواز بوویت ناتوانانی شتێکی تر بکەیت لە سین ئەبێ بەس بخوێنیت وەلەو کاتی سەفەریش هەیە کاتی سیاحەوەیە و گەشتت هەیە هەموو شتێک بەڵام کە کاتێ فێرخواز بوویت خاستە ئێمە ناتوانین کاتەکانمان بەفێڕۆ بدەین ئیلا دەبێت کاتی خۆت لەگەڵ خوێندن لەگەڵ خوێندنەوە لەگەڵ تاقیگەکانە یعنی جاری وا هەبووە من نۆی بەیانی ڕۆشتومەتە زانکۆ تا سەعات نۆی شەو لە کۆرسا بووم یا بەت پچڕ پاشان هەتا 12 شەو لە تاقیگا بووم یعنی جاری وا هەیە تۆ ناتوانانی نانیش بە ئیسراحەت بخۆیت چونکە بێ بەس خەریکی تاقیکردنەوە بێت زانکۆکانیان لە بەرەوەی زۆر گەورەیەتەوە بێ بگەڕێتەوە بۆ کافتریا هەتا ئەڕۆی زۆری پێچێ جاری وایە بێ زۆر جارە بێ نان لەگەڵ خۆتا بەریت لە شوێنێکە لە سوچێکی تاقیگەکە بیخۆیت لە بەرەوەی کاتت نییە هەتا 12 شەو کە دوای شاییتە زۆر زۆر هیلاکیت یعنی وات لە یەکا بەس بخوێنیت وەکو کوردستان نییە ئێستا بەداخەوە من خۆم لەو سیستەما گەورە بووم تەلەبەکانی زانکۆمان بۆ مناڵە دەرماڵە نییە تااقەتی خوێندنمان نییە وەلەو کورد تەلەبە کوردەکان زۆر زۆر زیرەکەن بەجددی یعنی بەڵام ئەوەیە دەرفەتمان کەم بووە بەڵام هاریانە دەم ئینشاءڵڵا بیر لەوە بکەنەوە لە دەرەوە بخوێنن تا بگەڕێنەوە خزمەتی کوردستان بکەین لە داهاتوە ئێمەش هەموو وڵاتێک سەرەتایەک پۆینتێکی هەبووە بۆ پێشکەوتن و دەستی پێکردووە ئینشاءڵڵا کۆمەڵی پرۆفیسۆر پێشەمە دەستیان پێکردووە ئێمەش بتوانین زانیاری بەسوود وەرگرین لە وڵاتانی تر و بگەڕێن و خزمەت بکەین. ئیشەڵڵا بە هیوای ئەوەی هەموو گەنجێک کە سەرکەوتوو بێت و هەمووی گرنگی بە خوێندنەکەی بدات. کاگڕێبین خۆت ئاماژەت بە خواردندا خواردنی ئەوێ زۆر زۆر جیاوازە لە خواردنی کوردستان تۆ کە لە کوردستانەوە چویتە ئەوێ سەردانی ئەوێت کرد ئایا لەگەڵ خواردنەکانە چۆن خۆت گونجاندووە؟ لە ڕاستیدا لە خواردن خۆت زانی خواردنی ینی خواردنی خۆمان جیاوازە بێگومان لە هی ئەوان هەفتەی یەکەم زۆر زۆر قورس بوو بۆ من لەبەرەوەی تازە بوو لە شوێنەکە ئەبێ بگەڕێ بە دوای خواردنی بۆ من حەڵاڵ هەنێشت هەیە نێخۆیت ئەو شتانە بەڵام لە دوای هەفتەکەی تر وردە کە تۆ شوێنەکان ئەناسی کۆمەڵی هاوڕێی باش پەیدا دەکەیت وردە ئەکریتەوە لەگەڵ شوێنەکانە ئیتر خواردنەکانیش ئاسایی بێتەوە بەڵام من لەگەڵ خێوە خۆمەک و خۆم کێشم هەیە چونکە خێ بەکار نایەنن کاتی ڕۆمە کافتریا یا شوێنێک بەتایبەت داوای خێیەکەم لەبەرەوەی من چێژ لە خواردنەکە نابینم بەبێ خێ. سەرترین داواکاری خواردن لەوێ کە ڕووی دابێ بە سەرتات بێت چ جۆرە خواردنێک بووە؟ لە ڕاستیدا ئەوەی کە لەگەڵ ڕفیقە چینەکانم یا ڕفیقەکانی زانکۆم نێودەوڵەتیەکانە ڕۆی نەدەرەوە جاری وایە ناوی زۆر عەجیب بەڵێن لەبەرەوەی خواردنیان زۆر زۆرە جاری وایە تێ ناگەی لە وشە چینیەکە یا کە ترانسلیتەکرێ مەجبور ببێنێ پیشانتدا ئەوش کاتێک کە بینی بۆ منە قەرژاڵێکە یا شتێکە کە تۆ پێت ناخرێت. تووشی حاڵەتی وانە بوویتەوە لەوێ کاک ڕێبین؟ بێگومان بە ئەو ڕستۆرانتی کە ئیسا پیشانیەدا ڕۆبیانیان داوا کردبوو قەرژاڵیان داوا کردبوو ئەیانوت ئەمە خۆشترین خواردنە و داوەتیان کردبووم برادرەکانم ئەمە خۆشترین خواردنی ئێمەوتم وڵای من تا ئیسا نەم خواردووە
بەکەیتەوە موقیفانەوە هەندێک جار بۆ منە ڕۆبیانەکەیتوانی تەعاملی لەگەڵا بکەی بەڵام قڕژاڵ خواردن ڕانەهاتی پێی تۆزە قورسە. ڕاستە. باشە کاگرێبن بینت لەگەڵ هاوڕە چینیەکان تا چۆنە؟ ئایا لەوێ ڕەفاقەت و هاوڕێیەتی چۆنە؟ لە ڕاستیدا ئەکەوێتە سەر کەسایەتی کەسەکە خۆی. من بە تەبیعەتی خۆم حەزم لە کۆمەڵایەتیە و کاتێکە لە کوردستان دەرچووم بەو هیوایە دەرچووم فێری زانست بم و فێری کللتور ببم، فێری هەندێک جار فێری ئاین ینی بگەڕێن پرسیار بکەم دەربارەی بیر و باوەڕی کەسەکانی تر، ینی بۆ من هاوژوورەکەم ئیسپانیە، برادەرمەی ئەڵمانیە، برادەری ترمەی ڕووسیە، پاکستانیە، سعودیە، ینی ئەمەوێ فێر ببم. بۆیە لەگەڵ هاوڕە چینەکانمان بە تایبەتی بەڕاستی ئەوانی کە من ئەیناسم و بەرکەوتنم لەگەڵیا بۆ زۆر میهرەبانن، ینی هەر کاتێک تۆ نامەیەکی بۆ نێری خاستەن وەکو خۆم شخصیان لەبەرەوەی من زۆر تەعاملم هاوڕێیانەیە لەگەڵیانە بەڕاستی درێخیان نەکردووە. هەر شتێکم پێویست بێ متەرجمێک بێ لە شوێنێکە یا ئیشێکی حکومی بێ وەکو بۆ منە ئقامەی مانەوە لایانی سەحی و تەندروستی و سەردانیکردنی شوێنەکان، چونکە شارەکانیان زۆر زۆر گەورەیە وەکو لای خۆمان نییە، ینی پێویست بەوەی بڕۆ بۆ شوێنێک یەکێکت لەگەڵا بێ، ینی بەڕاستی یارمەتی دەرن، زۆر زۆر میهرەبان، زۆر زۆر هاوکاری و یارمەتی دەرن بەڕاستیدا. ڕاستە ئەم ئاڵوگۆڕکردنی کولتورە تا چەند گرنگە بۆ خوێندکاران بە تایبەتەوەنی کە لا پرۆسی فێربووندان. تۆ باس لەوە کرد هەر لە بەشە ناوخۆیەکە و تا سنووری زانکۆکە کۆمەڵێک نەتەوەی جیاواز لێرەدا پێکەوە دەژین بە هەمان شێوە هەریەکە و لە بەشێکدا بێت کەواتە تا چەند گرنگە لێرە تۆ ڕەنگە بۆ خوێندنی ماستەر دکتۆرە لە بواری فیزیادا ڕۆشتبی، بەڵام لەو سەرەوە کە دەگەڕێیتەوە لە کۆمەڵێک شتی دیکەی ژیاندا ئەزمونە کردبێ و زانیاری و پاشەکەوتە کردبێ لە ڕووی زانیاری، کەواتە ئەمە لێرەدا تا چەند گرنگە بۆ خوێندکاران؟ زۆر ڕاستە فەرموویت، یانی بێنە پێشچاوت هەر مرۆڤێکە لە دایکە بێت لە شوێنێکە هەتا کاتی مردنی هەر لەو شوێنە بێ بەرکەوتنی لەگەڵ کەسی تران نەبێ، ئایا یەکسانە لەگەڵ ئەو کەسەی کە سەفەری وڵاتانەکە بۆ خوێندن ئەڕۆ ئەخوێنێت بەرتە لە نێو دەوڵەتەکانی ترەکەوێت کولتوری تر جیاواز تاقیە کاتەوە بێگومان چێژێکی خۆی هەیە، خاصەتەن بۆ من ینی خوددا مرۆڤی جیاوازی دروستی کردووە، تەبیعەتی جیاوازی دروست کردووە، یعنی چێژێکی لێ بینم بۆ خۆم و بە تایبەت دیقەتی هەندێک شت ئەدەم بۆ نمونە جیاوازی نێوان ئێمە ئەوان لە ڕووی خواردنەوە، لە ڕووی جلوبەرگەوە، لە ڕووی کەسایەتیەوە، لە ڕووی زانستەوە خۆشە، یعنی ئەو شتانە واکە بۆ من بە دوای مێژوویانە ئەچم پرسیار لە مێژوو ئەەکەم بۆ نمونە پرسیار لە پاشاکانی کۆنەکەم بەجێرە لە جۆرەکان، ینی خۆشە شتی تازە بۆ من زۆر ڕوویداوە. بەڵە باشە کاگرێبین تۆ خۆت بیرت لەوە کردبووە کە بچیت لەوێ بخوێنیت، حەزت پێی بوو یاخود لەبەر ئەوەیە کە لەوێ دەخوێنیت دەرفەتێکی لەو جۆرەت بۆ ڕەخسا بۆیە وڵاتێکی دیکە تەڵم ژاردۆ و سەردانی ئەوێت کردووە؟ پرسیارەکە زۆر جوانە، من ئەبێ وایە وەڵامی بەڕێزت بدەمەوە لە ڕێگە عیلاقاتی زانکۆکانەوە. طبعا من ئەم سمستەرە لە سینەوە ئینشاءالله سمستەری داهاتوو ئینشاءالله نیاز هەر لە ڕێگە عیلاقات ئەکسچێنج پرۆگرامی پێڵەن لە ڕێگە عیلاقاتی زانکۆکانەوە لەبەرەوەی ڕەنکی زانکۆکەم لە ڕووی زانست و تەکنۆلۆژیاوە یەکێکە ینی لەو سەد زانکۆیانی جیهان و ڕەنکی زانکۆکەی بە پێی لیستی وەزارەتی خۆشمان و ینی لە بینی 300 بۆ 400 و ڕەنکی شەنگهای 273 بۆیە عیلاقاتێکی زۆر زۆر باشی هەیە لەگەڵ زانکۆکانی ترە. بۆیە منەمەوێت سوود لەو دەرفەتانە ببینم لە ڕاستیدا سمستەری ئایندا بڕۆم لە ئەوروپا بخوێن. زۆر باشە. وە هاوینەکەیشم کاتمە بێت وەکو ئیسراحەتی خۆم ئەو کات ئینشاءالله نەزم وایە بۆ سەمەر سکۆڵ بێ لە ئەڵمانیا یا لە فەڕەنسا لە سێرم پرۆجێکت بێ و کاتێکێتە سەرەوەی چۆن سوود لەو دەرفەتانە وەرەگرم و کاتەکەم کۆنتترۆل بکەم بەوەی زیاتر کرد. بەڵێ باشە ئەیبینی مامۆستایان و قوتابیان لەوێ چۆنە؟ ئایا مامەڵەکردنیان وەکو ڕەفاقەتە و چۆن مامەڵە لەگەڵ قوتابیەکاندا دەکەن؟ لە ڕاستیدا من لە ئەو کاتی لە کوردستانیش بووم کۆمەڵە پرۆفیسۆری زۆر میهرەبانم هەبوو، تەبیعەتی پرۆفیسۆرەکان هەستەکەم یەک تەبیعەتە، چونکە هەمویان میهرەبانن بۆ ینی یارمەتی پێدان فێر ببی زیاتر لەوەی کە لۆمەتەکەنی وەکو لە مناڵی بەجێر لە جۆرەکان لە سەرەتایی و ئەوانە بووە.
بۆیە جیاوازێکی وەها نابینم بەڵام بەڕاستی ئێمەش پرۆفیسۆری لە کوردستان من پرۆفیسۆری زۆر باشم هەبووە زۆر عەبقەری و زیرەک بوون وە لە سینیش هەمان جۆر بەڵام لەبەرەوەی ئێمە تەلەبەی نێودەوڵەتین پرۆفیسۆرەکان لەیرە زۆر زۆر گرنگی زیاترت پێدەن خاصەتەن ئەو زانکۆی من باسیەوەکەم چونکە هەر زانکۆیەک لە سین شێواز و عادات و تەقالیدێکی خۆی هەیە من هێندە نزیک بوومەتەوە لە پرۆفیسۆرەکان لەبەرەوەی من بەشخصی لە دوو چین لە دوو توێژ فێری شتە بم یەکەمیان لە پرۆفیسۆرەکانم دووەمیان لە منداڵ ئەگەر بڵێ چونکە پرۆفیسۆرەکان تەمەنی خۆیان لە زانستێکا سەرف کردووە دەتوانم بە نزیکبوونەوە لێیان ئەو ئەزمونیان لێ وەربگرم ئەمەواکە بە من بە کاتێکی کەم بتوانم ئەو ئەزمون شارەزایی ئەوان هەیەە و دنیابینی ئەوان هەیەە و ژیان و تەمەنیان لەگەڵیا بەسەر بردووە من لە ماوەی ساڵێک 2 ساڵە بتوانم سوودی زۆر باشی لە بین بۆ پێشخستنی خۆم کاک ڕێبین ئەو دیمەنانەی کە تۆماری کردووە و نردوتۆ لەسەر شاشەیە ناوتی دەڕوات لە یەکێ لە دیمەنەکاندا مامۆستایەکم بینی کە خەریک بۆ پیتی چینی بۆ دەنووسین ئەگەر یەکێک لە ئێمە سەیری کاکە شارەزایی نێتە ناوە دەزای وێنەی خان و دار و درەختشتی وا دەکێشێ پێم بڵێ فێربوون لە ڕێگەی ئەوەی کە زمانێکی قورسە بە ئەمان شێوە بۆ پیتەکان تۆ ئێستا کە لە قۆناغی سەرەتای فێربوونی زمانی چینیدای تا چەند قورسی و ئاسەنگی دروست کردووە لە نێوان فێربوونی پیتەکاندا بۆ تۆ لە ڕاستیدا بە حکمەوەی من خۆم پێشتر ئەزمموی فێربوونی زمانی ترم هەبووە بۆیە هەوڵم داوە یانی هەر کەسێ ڕێگەیەکی هەیە بەڵام بەڕاستی زمانی چینی قورسە ئەبێ کاتی تایبەتی بۆ دابنەی یعنی ئستا تەلەڤی بە کالێرۆس کە ئەم سکۆڵەرشیپە بەکاربێنێت لە ماوەی 4 ساڵە بە تەواوەتی فێریەکە نەگەر خۆی بێ بەڵام بۆ ماستەر لەبەرەوەی کاتەکەمان کەمە تۆ ناتوانیت بە تەواوەتی فێری زمانەکە ببی بەڵام دەتوانی سوودی لێ وەربگری وە فێر ببیت بۆیە هەوڵی تەواو دەین ئینشاءڵڵا بەڵام وەکو زانیاریەک زمانی چینی لە کۆناوەی کە ئێمە یەخوێنین شێوازی وێنەیان بەکارهێناوە یعنی کاتێک کە وتویانە ماسی شێوازی ماسیەکەیان بە شێوازێک بە وێنە کێشا وردە گۆڕاوە بۆ وش من هەڵە بۆی نەڕۆشتمەوەی کە لە مامۆستاکەەوە بینیم وەکو وێنەیەک بینیم من ئەوانیش شێوازە بەکارهێنن بێگومان ئەوەی یارمەتی دەرتە بێ بۆ ئەوەی زووتر فێر ببێت منی ماسیم بۆ هێنانەوە ئەگەر بە دوای وشەی ماسییا بڕۆی بە کۆنەکەی لە شێوازە کۆنەکە هەر وشەی ینی وێنەی ماسی کراوە یعنی پێشتر وێنەیان داوە بە کەسەکە تا زووتر فێر ببێ دواتر گۆڕاوەردە بۆەوەی ئەو وشە قورسەکانی وەرگرتووە شێوازی نووسینە بەڵە باشە کاگرێبی خوێندنەکەی تۆ لەوێ چەند ساڵ دەخایەنێتەوە بە تەمایکی سەردانی کوردستان کەیتەوە بیتەوە ناو خێزانەکەی خۆت بە هیوام بتوانم زوو ئینشەڵا سەفەر بکەم بەڵام لە ڕاستیدا من هاتووم بۆ فێربوونی زانست خوێندنەکەیشم تقریبان بەپێی زانکۆ تا زانکۆ گۆڕێەوە بەپێی بەش تا بەشە گۆڕێ ماستەر لە 2 ساڵ دەست پێەکە جاری وایە 2 ساڵ و نی تاوێکی جاری وایە 3 ساڵ تاوێک ینی بەپێی بەشەکە جیاوازە و بەپێی کەسەکە جیاوازە یعنی لەیرە سیستەم سمستەرە ئەگەر تۆ زیاتر هەوڵ بدەی بخوێنیت هەوڵ بدەی کۆنتترۆلی کۆرسەکانت وە ریسێرچەکانت بکەیت ئەو ریسێرچانی کە ئیکەیت ینی بەپێی زانکۆکانە گۆڕێ بەڵام لە نێوان 2 بۆ 3 ساڵە ماستەر لە سین زۆر سپاس بۆ ڕێبین عەبدول خوێندکاری یەکێک لە زانکۆکانی وڵاتی چین لە بواری ماستەر لە فیزیادا سپاس کە ئەمبیانێ لە وڵاتی چینەوە بە ڕەشێوەیەکی ڕاستەوخۆ میوانی بەیانی باش کوردستان بووی زۆر سپاس بۆم دەرفەتە کاتێکی خۆش پێمان خۆشە خواحافیزەکە بە شێوازی چینی بێ باوەڕکە هەر ئەوەیە کە بڵێن نی هاوەیگینا شتێکی تر نۆفم دەمدەغا لە خەیاڵ تاکەواتە کاگرێبین سەرتا باش وتم کەوتم نیها بۆز مەرحەبایەکە بۆ کۆتایەکەژی هەر دەبێت بەڵێ دەستەکانە خۆش بێ خۆشحاڵم کە لەگەڵماندا ئامادە بوویت من زیاتر سپاس بۆم دەرفەتەوە سپاسدانەکەم دواتر بەردەوام دەبین